ئیماندارانی خۆشەویست، خوشک و براوەڕێزەکانم، یەکێکی تر لەو خۆڕەوشتانەی کە پێویستە لە هەموو خوشک و برایەکی مسلمانە هەبێ ڕەوشتی ئەلئینساتە. ئەلئینسات واتە بێدەنگبوون و گوێگرتنی چاک بۆ قسەی بەرامبەر، گوێگرتنی تۆ بە جوانی بۆ قسەی بەرامبەر پاش بێدەنگبوونت. ئەمە صیفەتێکە زۆر زەڕورە لە ئینسانی مسلمانە هەبێ. لە چەند شوێنە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە باسی کردووە. یەکێک لەوانە خوای تەعالی لە سوورەتی ئەلعەرافە ئایەتی 204 پاش ئەوەی خوای تەعالی باسی ئەوە ئەکات کە قورئان ڕێگامان بۆ ڕۆشن ئەکاتەوە بۆ هەموو مرۆڤایەتی و ڕێنماییمانەکە و ڕەحمەت و خێر و بەرەکەتە بۆ ئێمە. خوای تەعالی ئەفەرمێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون. خوای تەعالی ئەفەرمێ ئەگەر قورئان خوێنرایەوە، ئەگەر گوێتان لە قورئان بوو، بێدەنگ بن و بە چاکی گوێ بگرن بۆی تاوەکو خوای تەعالی ڕەحمتان پێ بکات. ورسول الله صلى الله عليه وسلم هەروەها لە حەدیثە لە زۆر شوێنە ئاماژەی پێ ئەکا. یەکێک لەوانە خۆشەویستی خوا لە حەجەت الوداع لە ئاخری تەمەنیا آخر حەجی ماڵ ئاوایی ئەفەرمێ بە ئەصحابەکانی، ئەفەرمێ ئەنصیتی الناسە، ئەفەرمێ خەڵکی بێدەنگ بکەن، با گوێ بگرن بە چاکی بۆ ئەو قسانەی کە ئەیکەم کە آخر ئامۆژگاری پێغەمبەرە بۆ هەموو خەڵکی. خۆشەویستەکانم، گوێگرتن سێ جۆرە. گوێگرتنێک لەوەی خوا خۆشی ئەوێ و پێی ڕازیە و فەرمانی پێ کردووە بەندەکانی ئینساتیان هەبێ بۆی و ستایشی ئەو کەسانە ئەکا کە گوێ ئەگرن بۆی و لێیشان ڕازی ئەبێ. بریتیە لە قورئان و سنەت و هەموو ئەو وتە و قسە جوانانەیە کە مانا و واتای جوان و باش ئەبەخشێ، ئەوانە خوای تەعالی فەرمانی کردووە کە ئێمە بێدەنگ بین و گوێی جوانی بۆ بگرین. بەڵام هەندێشتیش هەیە ئەوە خوا قەدەغەی کردووە گوێی لێ بگری. ئەویش گوێگرتنە لەوەی کە خوا ڕقیت لێیەتی و خوا نایەوێ تۆ گوێی بۆ بگری و ڕێگری لێ کردووە و ستایشی ئەوانەشی کردووە کە گوێی بۆ ناگرن. ئەویش گوێگرتنە لە هەموو ئەو شتانەی کە زیان بە ئاین و دڵی مرۆڤەکان ئەگەیەنێ. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وإذا سمعوا اللغو أعرضوا عنه. یەکێک لە صیفەتی ئیمانداران ئەوەیە کە ئەگەر قسەی هیچ و پوچ ببیسن پشتی تێەکەن. ئینسانی مسلمان نابێ گوێ بگرێ لە قسەی کەسانێک کە قسەکانیان نابەجێیە، ناشرینە، غەیبەتکردنی خەڵکی ترە، قسەیەکە کە نابێ لە دەمی مرۆڤەوە دەرچێت، مرۆڤی عاقڵ، مرۆڤی ژیر. جۆری سێیەم لەوەی کە ئینسان گوێی لێ ئەبێ ئەو شتانەیە کە خوای تەعالی نە قەدەغەی لێ کردووە نەش فەرمانی کردووە گوێی لێ بگیرێ. وەکو قسەیەک کە زیانی نییە، زەرەری نییە، ئەو قسە عادی و ئاسایانەی کە ئێمە ئەیکەین کە تاوانی تیان نییە، کە گوناحی تیان نییە، کە بکەرەکەی گوناحبار نابێ و پاداشتیشی لەسەر نییە. ئەوە وەکو شتە حەڵاڵەکانی تر وایە، وەکو هەموو ئەو شتانەی کە ئەیبینین بە چاو کە بۆنی ئەکەین، ئەوەی کە ئەی خۆین شتە حەڵاڵەکانی دنیا. ئیسە بۆ نمونە تۆ ئاوە خۆیتەوە، شتێکی مباحە و حەڵاڵە، ئاوە خۆی، نان ئەخۆی، بەس گرنگ ئەوەیە ئاوی شتێک نەخۆی حرام بێ. هەندێشتی شەیە گوێگرتن لێ ئاواتانێ کابرا گوناحبار نابێت و خوای تەعالیش داوای لە تۆ نەکردە گوێی بۆ نەگری. کەوابوو سێ شتە.
شتێکە خوای تعالی ئەمری کردووە گوێی بۆ بگیرێ پێویستە بێدەنگ ببیت و بە جوانی گوێی لێ بگری شتێکیش خوای تعالی قەدەغەی کردووە گوێی لێ بگیرێ پێویستە ئێمە گوێی خۆمان لەو شتانە بپارێزین شتێلێکی شەیە خۆشەویستەکانم ئاساییە گوێی لێ ئەگری یا گوێی لێ ناگری ئەمێنێتەوە سەر ڕەغبەتی خۆت خوای تعالی داوای لە تۆ نەکردووە گوێی بۆ نەگری لقمان حكيم لوصيتي كركيا نصيحتك عليه يا بني زاحم العلماء بركبتيك وأنصت إليهم بأذنيك فإن القلب يحيا بنور العلماء كما تحيا الأرض الميتة بمطر السماء أفرمي كل شرين كم برو فيش بركيبك لقل علماء وتشوك برا تشوك يانوا وجوي باش بقرا بو تكانيان چونك ضل زیندوو ئەبێتەوە بەڕووناکی عولەما و زانایان وەکو چۆن زەوی مردوو زەویە کە مردبێ زیندوو ئەبێتەوە بە بارانی ئاسمان کە خوای تعالی باران ئەبارێنێ عینەن دڵانێک هەیە بە بیستنی فەرمایشتی عولەماکان و زاناکان ئاوا زیندوو ئەبێتەوە بۆیە تۆیش پێشبڕکێ بکە و بڕۆ خزمەتی عولەماکان حەسەنی کوڕی عەلی خوای تعالی لە خۆی و لە باوکیشی ڕازی بێ نصیحەتی كركيك أفرمي يا بني إذا جالست العلماء فكن على أن تسمع أحرص منك على أن تقول أجر رويت خزمة علماء دانشتي هول بدأ دائما سور بلسل أوي زور جو بقري لوي كواز زور بلي وتعلم حسن الاستماع كما تتعلم حسن الصمت هول بدأ جو بقري فير ببا بجواني جو بقري بضل جو بقري وكو تشون فير بوي بجواني بيدن ببي ولا تقطع على أحد حديثا وإن طال حتى يمسك هرجيز قسي كس مبرة هرجيز قسي كس مبرة تاك قسقي تواوكا هر كسي قسي بوكردي حتى قسقي تواوكا قسي مبرة بويا حكماء ودانايان وتيانا لأدب أويا إنسان كاتي يجوي لقسي كسيك أبي بجداري ناكا لقسكيا لقليا كاتي كسي قسأكا هولا ديتوش بجدار بي يعني كأنه منيش بيستمع أو أدب نية باش وايا بجواني جو بقري والسر بلاقيني بوي بوي كابرا وابزاني أصلا تو قد أقصى يا ابن بيسوع هندي لبياو شاكان متويانا إما جمعا لخلقان يكهبوا يقول لهم قصة بقرن زور قرنقا تركيز بخنا سر أم قصة ألين جمعا لخلقان يكهبوا باسي بابتي كان كده يعني باسي مسألة كان كردوا إما بيش أوي أو كابرا لدايق ببي بيستمع يعني بيش أوي أو لدايق ببي إما أو بابا تمام بيستوى بلام كاتي جومان قرتوا بشيوية جومان قرتوا كأنه قتنمان بيستوى أو أدبي إسلام خوش يسكان أو أدبي إسلام يا يكبو يا بكي داناو عاقل جير قلكي أو كفريات زور جار إمام بخزمتي جيشتم زور جار الرئيشتين بيك وابو أم لا أو لا أو بياوا هندي بابتو هندي تشيروكو بسرهاتي هبو زور جار دوباره يكردوا باور أكن بابتي واي هبوا تقريبا بلين پنجاجار بيوم ليبوا پنجاجار والله أم سيانك أي خوم بو أويك دڵنیابە بن کە لە سەتاسەت وایە پەنجایم جار کە گوێم لێ گرتووە وەکو ئەوەوە بۆ چۆن یەکەم جار گوێم لێ ببێ ئاوا پەنجاهەم جار کە ئەو توێتی عینەن چۆن یەکەم جار گوێم لێ بووە ئاوا گوێم بۆی گرتووە سوفیانی کوڕی عویەینە یەکێک بۆ لە تابعین و لە پێشینان ئەفەرمێ فێربوون و زانست یەکەم هەنگاوەکەی بریتیە لە گوێگرتن دووهەم هەنگاوەکەی بریتیە لە بێدەنگیەکی تەواو بۆ ئەو کەسێک کە گوێی لێگری سێهەم هەنگاوی فێربوونی زانست بریتیە لە لەبەرکردن چوارەم هەنگاوی بریتیە لە عەمەل پێکردنی ئەو زانستە پاشان هەنگاوێکی تری ماوە ئەویش بڵاوکردنەوەیەتی زۆر گرنگە ئەم هەنگاوانەمان هەبێ لە هەموو علمێکە وەرێگرین خوتبەی جمعەش بەشێکە لەو علمە خوتبەی جمعە بۆ ئەو کەسانەی کە مەجالیان نییە لە کاتەکانی ترە مەجلیسی علمی ئەوە مەجلیسی علمە تۆ لە کاتی ترە مەجالت نییە بڕۆی لای عولەما لای زانایان لای مامۆستاکان قورئان بخوێنی فێری قورئان ببی فێری حەدیسی پێغەمبەر ببی تەنها جمعەت هەیە بۆیە وتویانە یەکەم هەنگاوی فێربوونی علم ئەوەیە کە گوێ بگرە و بێدەنگ ببە و پاشان هەوڵ بدە لەبەری کە و پاشان لە ژیانی خۆتا کاری پێ بکە و پاشان هەوڵ بدە لە ناو خەڵکیشا باسی کە و بڵاوی کەرەوە چونکە علم زەکاتی هەیە خۆشەویستەکانم زەکاتی هەیە علم زەکاتی هەیە زەکاتەکەی ئەوەیە بیگەینی بە خەڵکی تر
ابو بكر صديق بويا كم جار كاتي جوي لبيغمر ابي صلى الله عليه وسلم كوحي بوهات ولا اسمان وبيغمر اخوا بوي اخوانيتوا او شو خوي لنا كوي حتى وكو اي جينت بلال الا ابي بيجينم بكسيك امشو اما يكبيما ابي بيجينم وكو امانتك يترهو الاداء يك بدوزيتوا بلال ادوزيتوا بانغوازا كيف اجيني ولا سرشانتا هرشتك اي بي سي بيجين كومالك ترلا حكماء فرمويانا اجر للاي كسي جاهل ونفام دانشتي هر بيدنبا بجواني جو بقرا اجر للاي كسي عالمي شا دانشتي هر بيدنبا وبجواني جو بقرا لك سنفامكوا كاتي جو لي اجري فيري شي ابي شي زياد اكا صبر وتحمل زياد اكا ولا خزمتي علماء شكاتي علماء قصد بوكا كبيدن ابي فيري علم وزانست ابي بويا بيدن بونو باش جو قرتن لهذو حالتك الاثباتيه ليكي كريكي عبد الله كري مسعود صحابي في غمر صلى الله عليه وسلم لخزمتي عالمي قوراء ابن سماك دانشتوا زور بيدن بوا حرشي كاتي هاتوتا او مجلسة ام جنجا بيدن بوا بيدن بوني كي طواو لقو جو قرتن يكا زور بمزبوطي امي شبروشك الله اي جنج بو قصيه ناكي توش ام عالمهم يقصا اكا ودم تقي اكا وامانه توش قصيه بك توش قصيه بك بجداري ما لقبابك حتى اخوي دواي ليكا ام عالم دواي لا اوك قصيه بك شكوري صحابي في غمر صلى الله عليه وسلم امش الله من ليره دانشتم ما بس لدانشناكي من اوي جو بقرم وبيدن بم وفيري علم بم تاوكو تيبقم لتو تشي علي لتو علم ور بقرم قصه كردن اگر بما بستي خوا نبي بو او بي انسان خوي درخا بو او نبيس بو او بيسين درخي والله او عاقبتك او قصه كردن عاقبتك پشیمانيه يتربويا من خم بيدن كم لو كاتاني كبيس ناك قصكم وكاتك كعالم وزانايا قصأك او بريجو اقرمك اسفادي ليكم اوش في وتوتي خرجت والله من معدن فرمي والله تولى شوينك ودرتشي اصلا يعني وكو بلاي لبنا ما لو تو دروس بوي ما بس يا ويك تو كري عبد الله كري مسعودي او عالم قوري صحابي في غمر صلى الله عليه وسلم سودكاني جو اقرتن خوش يسكانم او كساني كبجواني جو اقرن بجوي ضل جو اقرن ام سودانه ور اقرن بدسيناني زانز چونك يكم ريغاي زانز جو اقرتني باشا دوهم جو اقرتني باش ريغاي كبو تيغيشتن لكساني تر يسكاتك كسي قصاك باش جوي بو بقرا ازاني او كساتشي لبارتياه ازاني باي چنه بس كاتي او قصاك او توش لقول الله 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 او نازاني او تشي دواي باش ليتي ناغي ابي بجواني ليتي بقي چونك او قصاكات ابي بزاني اليتشي ابي بزاني ما بس تشي لقصه كردنكيا سيم دائما بجواني جو بقري بو چونكان نزيك ابيتوا جاري وهي كسي قصد بوكات توش رايكي ترت هي كاتي باوردي جوي لي بقري اتواني مناقشيكي جوان لقل او كسيا بكيتو ليك نزيك ببيتوا او كسي كبجواني جو اقريو بيدن ابيو جو اقري شكو هيبتي هي للاي بران بركي دائما اواني لمجلس دانشتون بس جو اقرن بجواني سبحان الله هيبتي تايبتي انا حتى علماء لو كسانا هيبتي انكردوا جازور جرينجر راهيناني نفسي خوت لسر اويكوا تحملتها بآرام بقري كاتي خلق ساكات وبيدن ابي وباش جو اقري قسناكي او خوت نفسي خوت راي هنيك حليم وآرام قربي جو قرتن هو كاريك بريزان بو دولة من كردني قفتوغو بشانداني بيرو راي جاوازكان يعني كاتي تو جو اقري اما وات في اكاد كلقل قسكاني اواشتي ترد بو دروس ابي اضافاتي ترد بو دروس ابي كاتي او شتيك علي بابتك باسكا تو اتواني شتي تر اضافه بقيت السري بس اگر بجواني بيت نقرت بي ناتواني او قازانجا بقيني چارەسەرکردنی زۆرێک لە کێشە و ناکۆکیەکانی نێوانی خەڵکی بەوە ئەبێ بەجوانی گوێ لە بەرامبەر بگری بزان چی لە ناو دڵیات چی مەبەستێکی هەیە بۆ ئاوا ئەکا بۆ ئەو کێشەی دروست کردەیە بەجوانی گوێ لێ بگری ئەو ئیسفادەیە ئەکەی گوێگرتن لە خێزان و ماڵ و مناڵی خۆت زۆر مهمە بە تایبەتی مناڵە وردەکانمان یعنی مەبەستم ئەوانەی کە لە مەرحەلەی مەکتەبە دێنە مەکتەبەوە لە یەکی ئیبتیداییەوە حتا وەکو سەرەوە زۆر گرنگە تۆ گوێیان بۆ بگیری زۆر گرنگە تاوەکو متمانە بەخۆبوون سقە بە نەفس لەو مناڵەیە دروست ببێ بتوانێ هەموو شتێک دەربڕێ ئێمە کێشەکانمان ئەوەیە مناڵەکانمان کچ و کوڕ گوێیان بۆ ناگرین بە جوانی وایە پێ هاتووە ناتوانن ئەوەی لە ناخیانە دەری بڕن دوایی کاتێکە زانین کارەسات قەومیاوە کاتێکە زانین کارەساتی گەورە قەومیاوە ئێمەش ئاگامان لێ نییە هۆکارەکەی وا ئەزانین خەتای مناڵەکەی بەس خەتای ئێمەیە کە گوێمان بە ئەو مناڵانەمان نەگرتووە
ام قصه استفاده اما بكن بتنيا بس انا والله امره هل امره ام استفادهتان كردبه كوا بجواني يتر ليسودها جو بوك شكت جو بوك ركت بقري حتى هرشي هاله دڵیا بتوانێت دەری بڕێ و متمانەی بەخۆی هەبێ ئەوە کارێکی زۆر گەورەت کردیە ئەوە وا ئەکا بەڕاستی کلێنێک لە نێوانی ئێمە و مناڵەکانمانە دروست نەبێ ئێمە دوور نەبین لە مناڵەکانمان خۆمان کێشەی مناڵەکانی خۆمان حەڵکەین تا کێشەکانیان لای هاوڕێ و ماوڕێ باسکەن و دوای تووشی کارەسات ببن من لە زۆر کێشەی گەنجان کۆڵامەتەوە بەهۆی ئەوە کە خبرەکان لە دایک و باوکەوە پێم گەیشتووە یا خۆیان جاری وا هەیە بۆمیان باس کردووە لە کۆتاییە گەیشتمەتە ئەم نەتیجەیە کە ئەو مناڵە کچ بێ یان کوڕ غەڵەتەکەی بەهۆی ئەوەیە کەوا کەس نەبووە گوێی بۆی بگرێ بە تایبەت کەسە نزیکەکانی بە تایبەت باوک و دایکی ئەم جا برا گەورەکانیان ئەم جا خوشکە گەورەکانیان ئەوە کێشەیەکی گەورەیە داواکارم خۆی تەعالە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدا دامەزراومان بکە لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت لەو کەسانەمان بگێڕی کەوا گوێ بۆ شتی چاکەگرن گوێ بۆ ئەو شتانە ئەگرن کە تۆ فەرمانت پێ کردووە خوایە لەو کەسانە نەبین کەوا گوێ بۆ قسەی خراپ و شتی خراپ ئەگرین کە تۆ پێی ڕازی نیت و تۆ داوات کردو ئێمە گوێی لێ نەگرین یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە برا و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە باو باپیرانمان بکەی بە مردوەکانمان یا ڕەب العالەمین خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە لەم مەجلیسە دانیشتون یان ئەوانەی کە لەم مەجلیسە دانیشتون و نەخۆشیان هەیە یا ڕەبی خوایە شیفایان بدەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری لە تەفریقە و دووبەرێکی بە دوورمان بگری ئامین ئامین برا عزیزەکانم یەکێ لەو کارەساتانەی کە ئەمڕۆ لە مەسەلەی گوێگرتن و بێدەنگبوون دا دروست بووە خەڵک ئەمڕۆ کاتێک ئەچیتە مەجلیس بێدەنگە بێ بەس گوێ ناگرێ مەشغوڵی مۆبایلەکەیەتی تۆ قسەی بۆکە ئەو مەشغوڵی مۆبایلەکەیە کاتێ خەوەرت لە خۆتە بێ سەیرەکەی دوو دەقەیە تۆ قسە ئەەکەی ئەو حەل ئەسڵەن نێشکی لای تۆ نییە دوای ئەڵێی کوڕم ها دا یعنی دێتە خەبەرە ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕاستی بەڕێزان من وەکو نەسیحەتێکی برایانە بۆ خۆم و بۆ هەمووتان کاتی ئەچنە هەر مەجلیسێک یان ئەوەتانێ مۆبایلەکانتان سامت بکەن یان هەوڵ بدەن ئەگەر لە ناو سیارەکانتانە جێی بێڵن هەر زۆر چاکە یان دایخن ئەیشی زەرورتان نەبێت دایخن ئەو کاتە زۆر ئیسفادە لەو مەجلیسانە ئەکەن کە ئەچنە ناوی زۆر گرنگە ئەوە بڕێزان چونکە وای پێهاتووە هەمومان مەشغوڵ بووین بەڕاستی بە مۆبایلەوە بۆتە کارەساتێک بۆمان کاتێک کە دائەنشی لە مەجلیسا و گوێ ئەگری سەیری بەرامبەرەکەش کە چونکە ئەگەر سەیری نەکەی کابرا چوزانێت تۆ گوێی لێگری دائیمەن سیرکردن زۆر گرنگە هەندێک کات زۆر زەرورە ئێمە گوێ بگرین هەندێک کات یەکێک لەوانە گوێگرتنە لە وتاری جمعە و هەروەها گوێگرتنە لە مامۆستا کاتێک قورئان ئەخوێنێت لەو نوێژانەی کە قورئانی تیا خوێنرێ ئەو دوو حاڵەتە بەڕێزان ئەمری پێکراوە بەڕێزان زۆر گرنگە ئێمە ئەم ئەمرە جێبەجێ بکەین زۆر سەیرە ئەبیسمەوە خەڵکانێک هەیە گەنج لە تەمەنی 16 و 17 و خواردتر هەتاوەکو دێتە خوارەوە هاتووە لە ماڵەوە لەگەڵ باوکیە لەگەڵ برایە جاری وا هەیە لە ماڵەوە بەخۆشی دێ بۆ مزگەوت على ئەساس بۆ نوێژی جمعە دێ وتاری جمعە ئەبیسێ بەڵام دانیشتووە لە دەرەوە دەمەتەقی ئەکا یان خۆی مەشغوڵ کردوتە ئەملا ئەولاوە ئەمە دروست نییە بەڕێزان ئەسڵەن تۆ ئەبێ مەشغوڵ بە هیچ نەبی حتا دروست نییە بە تەسبیح دەکەی زەکری پێ بکەی دروست نییە مەشغوڵی دوگمەی قەمیسەکەت ببێ دروست نییە مەشغوڵی شتێک بی لە بەردەمتان لەبان فەرشەکەیان لەبان عەرزەکە ئەبێ بە کاملی مەشغوڵی خودبەی جمعە بی وە گوێی لێ بگری گوێگرتن لە زانایان و لە بانخوازان ئەمە فرسەتێکی گەورەیە تۆ ئەچیتە خزمەتی هەر بانخوازی هەر زانایە بە جوانی گوێ بگرە تا ئیسفادە بکەیت چونکە قسەکانی ئەوان گەوهرن یا پیاوە پیرە بەتەمەنەکانمان خاوەن تەجروبەکانمان ئەوانەی کە دین و دنیایان تێکەڵ کردووە هەم علمی دینی و هەم تەجروبەی دنیاییان تێکەڵ کردووە ئەوانە خۆیان بۆ خۆیان عالمن هەفتا ساڵە خودبە ئەبیسێ گوێی لە خودبەیە گوێی لە جمعەیە تەجروبەی دنیای هەیە ئەوانە حەقە ئێمە چیمانە خزمەتیان گوێ بە جوانی بگرین بۆ قسەکانیان و ئیسفادە لە قسەکانیان بکەین گوێگرتن لە مامۆسای مەکتەب زۆر گرنگە مامۆسای مەکتەب کە دێتە ناوە دەرسێ بۆ تۆ شەرحەکە ئەگەر بە جوانی گوێی بۆ بگری لە دەرسەکەتی ئەگەی دوایی ئەبی بە تەلەبەیەکی زیرەک و نمرەی باش بەدەست ئێهێنی جگە لەوەی کە هەدەف لە مەکتەب و لە خوێندن نمرەی باش نییە والله بەڕێزە والله ئیمڕۆ گۆڕاوە هەدەف لە مەکتەب نمرەی باشە و تا ببێ بە دکتۆر هەدەفەکە ئەوە نییە هەدەفەکە ئەوەیە ئەو کەسە کە علمەکەت بۆ شەرحەکە تۆ لە علمەکەت تێ بگەی هەوڵ بدەی ئیسفادە لەو علمە بکەی هەر لەو ڕۆژەوە کە مەکتەب بوو بە نمرە
بە هەر ڕێگایەکەیە بە قۆپیە بێ بە هەر واستە بێ بە هەر ڕێگایەک نمرە پیاکەی مەکتب ئەو سودەی نەماکە هەیە کە لە ئەسڵا بۆی دانراوە ئەسڵ لە مەکتب ئەوەیە کە تۆ ئیسفادە لە تەربیە و علم بکەیت باشە مەدرسەکانی ئێمە قوتابخانەکانی ئێمە یان وەزارەتی ئەو وەزارەتەی کە پەیوەندی هەیە بە خوێندنەوە ناوی وەزارەتی پەروەردە و زانست نییە ئەی خۆ ئەسڵ لە مەکتب پەروەردەیە ئینجا زانستە خۆ مەکتب جێی نمرە نییە و تەخەڕوجکە بڕۆ بۆ فڵان شوێن و هیچ نەزانی بڕۆ بۆ فڵان شوێن و بە واسە و بە هەر ڕێگایەک نمرە پیاکە بۆیە گوێگرتن لە مامۆسای قوتابخانە پێویستە واجبە ضرورە هەروەها گوێگرتن لە دایک و باوک حتا با تۆ گەورەیش بی و دایک و باوکتیش پیر بوو بێتن گوێیان بۆ بگرە زۆر گرنگە باوک و دایک گەوهەرێکن ئێمە هەستی پێ ناکەین تا لە دەستمان دەرەچێت هەستی پێ ناکەین واللهی بەس دانشە لە بەردەم دایکتە یا لە بەردەم باوکتە هەر دانشتنەکەت عیبادەتە گاڵتەکردنەکەت لەگەڵیانە عیبادەتە